ئێمە وەکو رێکخراوی داکۆک بەخێرهاتنتانەکەین بۆ بەرزکردنی یادی شەهیدی قەڵەم سەردەش عوسمان. یەک دەقە ئەوەستین بە بێدەنگی بۆ ڕوحی پاکی شەهیدی قەڵەم. سڵاو هاوڕێ ئەوانەی کە گوڵیان پێگوڵی ڕێزێنان لەسەر ڕسمی شەهید سەردەد عوسمان دابنن هەر لێرە لەبەردەم ڕسمەکە لای ئەم سەماعەیە سوپاسانەکەم. دەستان خۆش. بۆ یادی شەهید سەردەد عوسمان دەستخۆشتان یەکەم وەک ئەوەی کە بینین ئێمە لە کۆمەڵایەتەکان کە کەسوکارمان کە هەمومان بۆمان باسەکەن کە ئەوەی کە یعنی بەڕاستی هیچ ئازادی ڕادەبڕینیە نەماوە لە کوردستانە بە هیچ شێوەیەک نەماوە لە جارە بە تایبەتی زۆنی زەرد و ئێستاگینە زۆنی سەوز زۆر خراپتر بووە کە زۆنی زەرد. دەستخۆشیتان یەکەم بۆم کۆبوونەوەیە. بڕوخێ حکمی گەنداڵ، بڕوخێ حکمی گەنداڵ، بڕوخێ دز و مافیا، بڕوخێ دز و مافیا، ئەندازیاری تاڵانی، تاڵەبانی و بەرزانی. دەستان خۆش دا. کاری ڕۆژنامەوانی لە کوردستان، کاری ڕۆژنامەوانی کوردستان لە کوردستان زۆر کارێکی سەختە. ئەگەر بێت و ڕۆژنامەنووس سەربەتە سەڵات نەبێ ناتوانێت کاری ڕۆژنامەوانی ئەنجام بدات. ئەوانەی کە ئێستا زۆریان نووسیان بڵاو کردوتەوانێ لە دژی دەسەڵات ئەوانە هەموو ئەوستا گیراون لە زیندانەکاندا تونکراوە وە زۆریشان ئیژراون. پێنجی 2024 وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک و چالەکانیانی سیاسی شاری نیوکاسڵ هەژدارین لە یادی شەهیدکردنی سەردەد عوسمان و هەموو شەهیدانی قەڵەم و چالەکانیانی سیاسی. بەداخەوە ئێستا خێرانی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی سیاسی بەردەوامن لە شەهیدکردن و زیندانیکردن و ڕاوەدنانی چالاکوانان و ڕاگەیاندکار و ڕۆژنامەنووسان. بۆیە ئێمە وەکو چالاکوانان ئەو دووبلەماڵەیە ڕێزما و شەرمەزار دەکەین درود بۆ گیانی پاکی شەهید سەردەشت و تەواوی ڕۆژنامەنووسان، تەواوی شەهیدان و چالاکوانانی سیاسی. بۆیە لێرەوە داوای ئازادکردنی هەموو زیندانیانی سیاسی و شێروانی و هەواڵەکانی دەکەین کە ئێستا بە تۆمەتی جیاواز زیندانن و درود بۆ گیانی پاکی سەردەشت و تاریخ سوپاس بەخێرهاتنیەوە دەکەین.